باشە بەڕێزان حرمەتێکی زۆرم بۆ هەموو لە یەکتان هەیە هیوادارم کە لە هەر گۆشەیەکی دنیا هەن سەرحاڵ بن با تۆزی ئەمەش ڕێک و پێکەین و بزانێکین وەزعەکەمان باشە بێ خراپتریەکەین ئاکاک بەخێر بێن سەر چاوی من خۆشەویستان بەخێر بێن سەر چاو ئێستا تەواو پێرفێکت و بێعیبە هەمووتان بەخێر بێن سەر چاوی من هاتن خۆشەویستان و عەزیزانی من حرمەتێکی زۆرم بۆتان هەیە لە هەر گۆشە و کەناریشی ئەم دنیاەیە هەن سەرچاو بەخێر بێن سەرچاو چەند دقیقەیەک ئاوا ئەوە چین یەک دوو دقیقەیە هەتاوەکو هەموو بەڕێزان کۆ بنەوە اینجا ئەچینە ناو قسە و باسەکانی خۆمان بەخێر بێن سەرچاوی من هاتن بەخێر بێن هەروەکو کە ئاگادارن دوێنێ ساڕۆژی تیرۆرکردنی سۆرانی مامە حەمە بوو بەدەستی پارتی و بنەماڵی بارزانی و مەسرور ساڵانێت تێپەڕێ بەسەر ئەو تیرۆرەیە و تاوەکو ئێستا بوو کوژەکانی کە مەسرور لە ڕەئسیە ڕاوەستاوە کەس بەدوای ئەو کەیسەیە ناچووە وەکو هەموو کەیسەکانی سەردەشت و سۆران و کاوە گەرمیانی و فلان و فیسارەکان ئەوانەی کە ژیانی خۆیان بەخت کرد لە پێناوی ئازادیە هیچ کەسێک بەلایەنە ناچێ بەداخەوە کە ئەمەوێ ئەوە بڵێم تیرۆرکردنی سۆرانی مامە حەمە پەڵەیەشی ڕەشە بە تەختی تەوێڵی مەسروری کوڕی مەسعود بارزانی و هەتایە لێشی نابێتەوە ئەوە یادی ئەو ئینسانە شەریفەیە کە لە پێناوی ئازادیە لە پێناوی قەڵەمە لە پێناوی جوانیە گیانی خۆی بەخشی بۆ ئەوەی کۆمەڵی شەڕەخۆر و کۆمەڵی ساختەشی سیاسی لە کوردستانە بیخۆن وردە ئەچمە ناو قسە و باسەکانەوە خۆشەویستان هەروەکو وتم هەمیشە یەک دوو دقیقەیە ئەوە سین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە بۆی کە گوێبیست هەمووی گوێبیست بن و دوای ئەوەیشی کە ئێستا حاصل نەبێت دوای ئەتوانێت سەر لە نوێ جۆرە لایڤەکە بگرێتەوە وە قسەکان ببیستێت باشە بەخێر بێن سەر چاوی من هاتن خۆ عەزیزان بەخێر بێن طبعاً ئەم شەو وەڵام بە دوو پرسیار ئەینە و کۆمەڵی قسە و باسەکەین یەکیانەوە کە میدیای چەواشە و کونەدرۆی دەباشان کە فاسد بووە بەڕاستی یعنی تووشی ڤایرۆس بووە بۆچی لە بەرامبەر ئێمەیە تووشی هیستریا بووە ئەبێ ئەم شەو وەڵام بەم مۆزوعە بدەینەوە کە بۆچی ئەمانە ئاوان سەرەتا لێەوە دەست پێ یەکەم ئارام ئەحمەدێک لەبەر ئێوەی دز و جەردە و پیاوکوش 26 دانە ساڵی ڕەبەقە وڵاتی خۆم لێ قەدەغە کراوە 26 ساڵ نەتانێشتووە 2 سعات بەلاو سلێمانی و هەولێر و ئەوانە بگەڕێم وەکو هاوڵاتێکی ئەو وڵاتە باشە لە باوک و لە خوشک و لە براوە هەمویان مردن بەڵام ئاگاداری ناشتنیان نەبووم نەیشم توانی شان بخەمە ژێر داتەرمەکانیان باشە بەڵام ئێستا ئێوەی دەباشانی ئەوەندە بێ حرمەتن بەڕاستی ئەوەندە بێ ئابڕون ئەوەندە هەوساتان پچڕیوە ئەڵێن ئارام ئەحمەد ڕۆژێ 6,000 و ڕۆژێکی تەڵێن 8,000 موچەی وەرگرتووە لە ئێوە لە یەکێتەکەی ئێوە هەر بەڕاستی ئێوە داناڕزێن هەر بەڕاستی ئێوە شەرەف و کەرامەتان هەیە هەر بەڕاستی ئەکرێ ئینسانێک بێ لە دوای 30 ساڵ ئێوەی بێ حرمەت خەڵک بڕواتان پێ بکا بەڕاستی باشە هەر بەڕاستی ئێوە بۆچی ئەوە گەمژن حتا ئێوە بۆچی نازان درۆشکن بابە هەرکە درۆکەیەکەن لانی کەم تۆزێ درۆکە بکەن بۆ ئەوەی ئەوانشی کە ڕقیان لە ئارام ئەحمەدە بڕوا بکەن و خۆیان هەر خەڵەتێنن لانی کەم با درۆکانتان تۆزی ئاسایی بێت با لانی کەم بتوان دڵی 4 کەس لە پیاوە لەوانە خۆشکەن کە ڕقیان لە ئارام ئەحمەدە یان لانی کەم بتان وتایە ئارام ئەحمەد مانگی 2000 کورە 3000 شتێکی ئاوا بچووکتان بووتایە یعنی با درۆ ئەوە گەورە نەبێ لە واقعە یعنی ئێوە پێتان وایە هەتا درۆ گەورەترکەنی تر ئەمە تەواوە ئێوە درۆیەکەکەن وەکو ئەوە وایە میزەڵانێکتان فودا بێ بەڵام بە یەک پژمە بتەقێ ئێخۆ خەڵکی وەکو ئێوە گوێ درێژ نییە هەر کەسێک دابنی شێشتێکی قۆڕ بنووسێ بڵێ وڵاتەوەوە ئێوە هیچ کاتێوا مەزانن کە من ئەو قسە قۆڕ و ئەو ڕیکلام وشتانم بۆ مۆزوعە ئەوە کۆمەڵێ برادەر داوایان لێکردم وەڵامتان بدەمەوە دەنا ئێوە قەرنێ قسە بکەن من وەڵام لە ئارام ئەحمەد نابیستن ئەوە کەی مشکلەی منە ئێوە چی ئەڵێن و یا چی ناڵێن
آخر عزیزانی من مانی $8,000 یان $16,000 کاکە گاڵتە نییە خۆ ئەمە قسەی قۆڕە باشە نەیشیان نووسیۆ ئەمە لەکەیەوە ئێوە ئەم پارە مۆڵتانەوە بە ئارە مەحموود هەی بەقوڕاچن باشە ئێوە وازانن خەرچی وەکو خۆتان گەوج و جێلە وەکو خۆتان دەست پیسە هەمومان ئەزانین ئەوانەی کە ئێوە پارەیان ئێنێ هیچ کاتێ ئێوە باسییان ناکەن دێن نمونەمان لە بەدەستایە بەڵام دێن درۆ بۆ ئەوانە ئەپێشنەوە کە دشتان و ڕسواتانەکەن بۆیە ئاواڵێن هەر لێرەوە بە قوبا تەڵەبانی ئەڵێم بەو سەخیفە ئەڵێم ئەگەر هێندەی چڵە پوشێ شەرەف و کەرامەتی هەیە کە هاوسەرەکەت ئێستا لەگەڵ بنەماڵی بەدەستی تێکەڵاو کردووە و ئەویش لەناو ئەو یاریەوە ئەو کودەتایە هەیە بۆچی لە پێش هەشتی مانگی حوتەوە بڵاوتان نەکردەوە بڵێن ئارام مەحمەد و ڕێبواری کەریم وەلی پارە لە یەکێتی وەرەگرێ بۆ پێشە بڵاوتان نەکردەوە باشە چۆن من و ڕێبوارتان خستە تا یەک تەرازوو خۆی گوێ دێژ ئەم ڕاستی ئەزانێ لەبەر ئەوەیە کە هەردووکمان دژی ئێوە بووین و پشتیوانیمان لە لاهوری شێخ کرد ئەمە ئەسی مۆزوعەکەیە شتێکی تر نییە بەڕاستی هەر کە پشتیوانیمان لە لاهوری شێخ کرد خێرات دەستان کرد بە فایل پێچانەوە و درۆ دەلەسە و ئالەم بابەتانە من لێرەوە سوێنتانێم تو گۆڕەکەی بلەی ئەحەڕش کە گردی سەلیمبەرتان تەسلیم کردووە کە گردەکەیشان بۆ دزی ئەگەر من و ڕێبواری کەریم وەلیەکان پێدەنگ بووینایە باشە یان پشتیوانی ئێوەمان کردایە ئەم پیسەیانتان نەخوار ئێوە ئەم قسە قۆڕانتان بەڕاستی ئەکرد نەتانەکرد ئەو کاتە ئاخر هەموو کوردە و ڕاستی ئەزانێ ئێوە لە دوای ساڵی 1990ەوە جگەل لە دزی و جەردەیی یەک کاریتتان نەبووە ئیتر چۆن لە ڕووتانیە سەربەرزکەنەوە و باسی خەڵککەن بەڵام بەداخەوە بەڕاستی مرۆڤ کە شەرەفی خۆی هەڕاش کرد ئینسان کە ئابڕووی نەما وەکو ئێوەی دەباشان کە بوون بە دگل داندان بەربوونە گیانی یەکتر شەو و ڕۆژ ئیتر هەموو درۆیەکەکەن و هیچتان بۆ مۆزوع نییە ئێوە باشە خۆ من ئەزانم ئێوەی کوێتان یەشێ من ئەزانم کە چ زەربەیەکتان بەدەستی من خواردووە لە مۆزوعانە من دەزانم ئەم درۆ دەلەسانە بەڵگەی ئەوەیە کە من ڕسوام کردوون لە ئاسی دنیاە ماهیەتانم بۆ خەڵک دەرخستووە زەبرم لێداون بەڕاستی ئازارم بە دڵتان گەیاندووە ئێسقانم شکاندوون باشە بۆیە لە دەستم بەزاڵە هاتوون بۆیە ئەو قسە و درۆ دەلەسانەکەن نەقیزەکەی ئارام ئەحمەد ئەوەندە تیژە هێندە ئازارم داون مەجبورم درۆ بکەن بە ئاڕەزوی خۆتان من لێرەوە لە بەرچاوی هەزاران کەسەوە باشە بێمنەتی خۆم ڕاگەێنم وە پڕ بەو گەروەی خۆم هاوارەکەم منەتی بنەماڵەی تاڵەبانی هەموو دەستگاکانی بەژێری پێڵاوەکانی ئارام ئەحمەد لەکوێ ئێوە موشەتان یاوە بە من پارەتان یاوە بە من بڕۆم بڵاویکەنەوە ئەگە شەرەف و ئابڕووتان هەیە خۆشت بەفشە نابێ منیش ئەتوانم هەر لە خۆمەوە دانیشم قاشخەمە سەر قاش و بڵێم وەڵا فڵانە کەس مانگانە ئەو نەوەرگیراوە بە درۆ دەلەسە ئێوەی دەست ئێوەی بێ ئابڕوو بەڕاستی پاشان هەمومانەوە ئازانین کەسێ ئەگەر ویژدانی نەفرۆشت بێ ئەگەر خۆی هەڕاش نەکرد بێ و ئەگەر بەڕاستی ئابڕوو فرۆش نەبێ دوای 30 ساڵ بڕوا بۆ قسە قۆڕانی ئەمانە ناکە کۆمەڵێ دز و جەدەی بێڕەوشت لە دەباشان کۆبوونەتەوە قساکەن ئینسانی عاقڵ بڕوا بۆنە ناکە مەگەر کەسانی خۆیان فرۆشت بێ یان سیخوڕەکانی بنەماڵی بازانی لە ناو سۆشیال میدیایە باشە من لێرەوە ئەیڵێم ئەوانە ئەگەر شەرەفیان هەیە ئەگەر ئێوە شەرەفتان هەبوایە بتان هێشتایە من دوای 26 ساڵ سەفەرێ بە ئازادی بکەمەوە بۆ ناو کەس و کارەکەم ئەو سام قسانتان بکردایە بتان هێشتایە باوشی خۆم ببینمەوە گۆڕی برا و باوک و کەس و کاری خۆم ببینمەوە ئەگەر شەرەف و ئابڕووتان هەیە نەک درۆی ئاواکەن ئەگەر من موچەخۆری ئێوە بووم چۆنە لە سلێمانیا بۆ خۆم پیاسە ناکەم هەی داوەشێن بۆ خۆتان و ئەخلاق و ئەتواتان هەی دزینە ئەزانم بڕواتان نەئەکرد من پشیوانی لاهوری شێرجەنگی بکەم و پاشەڵتان هەڵبدەمەوە خۆتان ئەزانن دژایەتی هەر کەس و لایەنێ بکەم دایە ڕزێنم و ڕسوایەکەم و شەرەفی بۆ ناهێڵمەوە باشە ئەوە حقەتەکەتی پاشانیش هاوکێشەکە ئاوایە من ئەگەر موچە خۆر بوومایە کاتێ لاهوری شێرجەنگی کودەتای لێکرا وەکو دز خۆم داگرت وەکو ئەو هەموو خوێڕ و توێڕیەی کە دائەنیشتن پاریان لە لاهور وەرەگرت و ئێستا بێدەنگن منیش ئاوا بێدەنگە بووم تا بزانم کێ سەرەکەوێ دەبووم بە پیاوی ئەوە تا موچەکەم نەبڕێت باشە
چونکە دەمێکە لەوە تێگەشتوم پیاو کە بە پارە کاری کرد و بە پارە قسەی کرد بە سروشت لە پیاوەتی و شەهامە دەکەوێت سووک ئەبێ وەکو قوبات تاڵەبانی سووک ئەبێ وەکو شاناسی برای حاڕەش سووک دەبێ وەکو نێر و میبنەماڵی تاڵەبانی ئەوە حەقەتەکەیەتی کاتی خۆشی کە پشتیوانیم لە کاک نەوشیروان کرد هەرواتان وت مێژوو دەری خست چێر ئەوانەی بۆ پارە و پۆست دوای گۆڕان و نەشان سەفا کەوتن و ئێستا ئەیبینی ئێمە لەکوێ ئەوان لەکوێ من پشتیوانی حەق ئەکەم سەردەمانێ لای من کاک نەوشیروان حەق بوو ئێستا لەو هەڵکێشەیە کە هەیە لاهول لەسەر حەقا باشە تەواو ئەمە ئیتر نایخوا بەڕاستی دۆ دەرەسەی ئێوە نایخوا بۆیە لێرەوە پێیان ئەڵێم ئەگەر هەر ئێستا قوبات و پاڤێڵ تاڵەبانی و شانازە دزی ژنی لەتیف هەموو سامانە دزراوەکەی خوان بخەنە گیرفانی ئارامەحمەوە پشت ناکەمە لاهوری شەرجەنگی باشە وەڕوو ناکەمە ئەو گردەی دەباشانە دزە کە بوون بە نۆکەری بنەماڵی بازاری و تورکیا باشە نەکەن مەسەلەی سامان و پارە و دارایی ئەگەر سی گول لە لەو مێشکی ئارامەحمە خاڵی بکەنەوە دیسان ڕوو ناکەمە ئێوەی نامەرد و پشت ناکەمە لاهوری شەرجەنگی لەم مۆزوعەیە ها باشیشتی تر ناکەن هەتی وێگەیە کاتی خۆی چڵکاخۆری ماڵی کۆسەر بوو لە هەولێر دانیشێ ئێستا بۆتە چڵکاخۆری قوبات و بڵاوی کردبەوە کە مەسعود بارزانی بەدەم پێکەنینەوە وتوێتی ئێوە ئەزانن ڕێبواری کەریم وەلی موچە لە دەستگایەکی ئەمنی سێمانی وەرەگرێ دەی ڕووی مەسعود بارزانی ڕەش بێ باشە تۆ چۆن ئەمە پێگەشت کاشی قەڵەم فرۆش ئەگەر قوبات پێی نەوتووی هەی مەسینە هەڵگێر پاشان کەسێ شەرەفی هەبێ بڕوا بە قسەی مەسعود بارزانی ناکە بڕوا بە قسەی قوبات و پاڤێڵ و شاناز ناکە چونکە ئەوانە خۆیان دزن بە هەموو کورد ئەناسن ئەزانێت کە ئەوانە دزوجەدن هەموو کەس ئەزانێ کە بوون بە خاوەنی دەیان ملیار دۆلار بە پارەی دزی و تاڵانی ئێوە قسە بۆ چیەکەن شاناز و پاڤێڵ و قوبات سەرڕێژ بوون لە فەسادی ئیداری فەسادی سیاسی و کۆمەڵایەتی باشە نازانم چۆن شەرم ناکەن ئەو قسە ناکەن و بڵاوی ئەکەنەوە یا لەگەڵ بنەماڵەی مەلا مستەفا و مەسعود بارزانیە ئەمانە ئەوەندە لە ژێر فشاردان عەزیزانی من ئەوەندە ڕسوابوون لە ناو ڕیزەکانی حیزبەکەی خۆشیانە کە دەستەکەیان بە تەواوەتی کەشف بووە و بوونەتە نۆکەری بنەماڵی بارزانی دەیانەوێت سەر بە سلێمانی و ئەو دەڤەرە شۆڕ بکەن و بیخەنە خزمەتی باشە مەجبور تووشی هیستریا بوون ڕۆژ تا ئێوارە شەو تا بەیانی سەرقاڵی درۆ پێچانەوە هەر لە خۆی قسەیەکەم ئەوەی پیاوی ئەوە بۆ هەتا هەشتی مانگ باسی ئارامەحمەدتان نەکرد بۆ هەرکە هەشتی مانگ هاتە پێشەوە یەکسان فتان کرد داگە شەرەفتان نەیبیسەلمێندی دەی شانازی برای حەڕەش باشە هەی کچی کوتان درو باشە ئادەی هێرۆ زەحمە نەبێ تۆ بیسەلمێنە زەحمە نەبێ قژ جوان باشە کە هیوادارم هەڵ نەسیتەوە ئادەی قوباد و پاڤێڵ ئەگەر پیاون بیسەلمێن زەحمە نەبێ لەکوێ بە کێتاندا کەی چۆن هەر بە درۆ هەموو شامانی ئارامەحمە 1000 وەرگرت ڕێبوار 8 وەرگرت ئای بە 8000 قوڕاچن باشە بۆ خۆتان و بۆ بنەماڵەکەتان وازانە بەوانە خەڵک جێ دەکەن قسەی قۆڵ ئێمە ئەوە ئەزانین لە برای مەحمەدەوە لە ساڵی 60ەکانەوە کە فیتنەی شەڕی ناوخۆ بووە تا بە ئێستا بەرامبەر بە بنەماڵی بارزانی هەمووتان دووڕاوی یەکەم بوون باشە بڕۆ سەری کوڕەکەی تاڵەبانی کە قوبات ببینە چی پێڵاو جوودکەرێکە بۆ مەسعود بارزانی چۆن سینێ چاژێڕێ لە دیوەخانەکەی بنەماڵی بارزانیە ئێوە نەخۆتان مناڵەکانی بە نۆکەری بە بنەماڵی بارزانی بن باشە من لێرەوە بە شانازی پێیچەوە نەڵێم کام شۆ یکتم بە جوانی و بلێ حاڕەش ئەڵێم بەڕاستی باشە ئەو سامانتان لەکوێ بۆ ماوەتەوە ئادەی شاناز خان بە کوتاندونەکەی باوکو باپیرە بۆ ماوەتەوە لە شۆ بوو زەحمە نەبێ هەر هەمووی دزیە چیت هەیە دزیە کاکە چیتتان هەیە ئێوە ئاخر ئێوە چێن دەیان 1000 ئینسانی شەریف لە ڕیزەکانی یەکێتیا خۆیان بەکوژدا ئێستا شاناز و قوباد و پاڤێڵ ئەمانە ئەبن بە زمان حاڵی یەکێتی هەر بەڕاستی شەرمە بۆ ئەندام و کادر و سەکرەتی یەکێتی نیشیمانی بەڕاستی شەرمە بەڕاستی هەمووتان مشەخۆرن دانیشتون بۆ پارەپیاکردن فڕتان بە سیاسەتەوە نەماوە بە ئەخلاقەوە ناو بەی چۆن نەماوە بەڕاستی سەرکردە و بنکردە و داروبەتان هەموویە بۆ پارە ئەوواکەن حەقەتەن حیزبایەتی چشتی چی کامەیە حیزبایەتی لمۆزی کچەکەی خوشەکەی شانازەیکە ئەوەی کە جا سێرەکە لەوایە خۆشەویستان هەموو پەیچەکانی شاناز و پاڤێڵ و قوباد و ژنەکانیان و خوشکەکانیان شان بەشانی پەیچەکانی پارتی بەدەم یەکە ئەڵشێنەوە بۆ دژایەتیکردنی ئازادی خۆی بۆ دژایەتیکردنی ئێمە باشە ئێستا پاڤێڵ شاناز قوباد زکری موسای پارتی کە پیاوی هێمن هەورامیە
باش نییە کارەی محەممەد سابیر کە لەنەری مەسول بازانە بۆ کاروباری قوتابیان و ئەلەم بابەتانە ئەم بەرزانە پاتاڵی سلێمانی کە ئێستا لێ چاخەنەمەخەنە بۆ دانەوە ئاسۆی عەلی فەرەج کاشە خزمەکەی جەوهەرنامی کە نرخی خۆدەرەکانی جەوهەرنامیقی نییە هەموو ئەمانە سەدان پێیجیان کردوتەوە شان بەشانی یەکتر تەنها سەرقاڵی فایل پێچانەوە درۆدە لەسە و ڕیاکارین پێیجی پارتی باسی ئارام ئەحمەدەکە آخر بنەماڵی بەزانی ئێوە ڕەوشتان ماوە کورەمە لام سەفارە ساڵی 75 بە 10 ملیۆن دۆلاری خەڵکی دزی چووە لای شاو شابان و ئێوە لە ڕووتانێ بە خەڵک بڵێن پارەخۆر ئەیاوار پارتی بیت و لە ڕوو بێ بە خەڵک بڵێ پارەخۆر ئەوەی بێعاریە لە حەقیقەتە ئەوەی بێئابڕوویە لە ڕاستیە باشە کەچی پاشەڵ جوان ئەڵێ یەکێتی نوێ بەس ڕێبواری کەریموەلی باشان ئەناسێ بۆ چاکی بواتەوە کە ئەڵێ یەکێتی نوێ هەر پاتێ کۆنەکەی لە حەقیقەتە ئەوە ڕاستیە باش نییە هەرچی بە ئێمە بڵێن هەرچی درۆمان بۆ پێشنەوە باوەڕتانە بێ مێش میوانی ئێمە نییە چونکە خۆمان و خەڵکیش ئەمان ناسی و ئەزانین باشە هەم من هەم ڕێبوار باشە لەبەرەوە قسان نایخوا بەڕاستی تەنها لەبەرەوەی کە پشتیوانیمان لە لاوی شەرجەی کرد ئیتر بووین بە هەموو شتێک وەکەوەی کە ماشەڵڵای ئێوە ئەرشیفتان زۆر پاکە قوباد و پاڤێڵ و شاناز و کوڕەکانیان و بنەمای تاڵەبانی و نەوەی ئازاد ماشەڵڵا زۆر شەریفن ئێوە بۆ خەڵک باسی پارەیەکەن بۆ ئێمە مەنان ئێوە باسی پارەکەن باشە جا ئێوەیەک ئەمەندە بێڕەوش بوو بن بەیانی هەسن لە خەو بڵێن پاڤێڵ و هێرە و هەمووی دەرمان خوار کراوە جاسوس لە ماڵی مام جەلالە هەبووە باش نییە ئێوارە بڵێن وەڵا عەمبەروەریمان خوارد ئاساییە و دوانش بۆ ئێمە بکەن بەڕاستی زۆر ئاساییە خۆشێکی عەجیب نییە تا لەبەرەوە من ئیتر ناشبەندە سەر ئەو مۆزوعە ئەسمە سەر قسە باسی تر لێرەوە بە هەمویان ئەڵێم منەتی هەر هەمووتان بەژێری پێڵاوەکانی ئارام ئەحمەد بڕۆن چیتان هەیە بڵای بکەنەوە بە فشە نابێ بەڕاستی هەموو مانگێ 16,000 دلار تۆ سێری ئەو ئەقڵە ئەو هەموو پارەیە لە خۆتەوە هەموو ڕقەمە لێبێ ئەمانەوە ئەزان تا ڕقەمەڵی جۆتر بە خزمەتی باوەڕەکە وەڵا 57 دەفتەر و 100 دەفتەر کورە ڕۆڵە من لە یەکی ئیبتیداییەوە هەتا شەشی هەتا لە یەکی سەرەتا تاشی سەرەتایی هەموو ئاواتم دەفتەرێکی ساپەڕێی بوو هەم بێت هەرسی پەڕێیم هەبوو ساپەڕێی بەرگەکەی بە کاتۆن ڕەخکرا بوو هەنێ دەوڵەمەنەکان پیان بوو من هەموو ئاواتم یەک دەفتەری ساپەڕێی بوو ئێسش بە خۆمەوە نەبینی ئێستا ئەم باسی دەفتەر دۆلار بۆ منەکەن دەفتەرە دۆلار ها هی ئێوە هەی ڕووی باوکی باوکتان ڕەش بۆ خۆتان و بۆ درۆتان ها هەی ڕووی جسناتان ڕەش بێ هەی هەزاران هەزار تف لە ڕەگ و ڕیشەتان بۆ خۆتان و بۆ درۆتان ئەو بۆیە ئەم شەو ئاوەقستان پێڵم ها نەڵەن احترام و محترام و ئەوانە من ئێوە خەمەژەی پێڵاوەکانم چونکە درۆزن و خوێڕن ساختەچین 26 ساڵە ئاوارەتان کردوم 26 ساڵە ئێوە خەریکی دزی و تاڵانین هەر مناڵێکی ماڵ تاڵەبانی ماڵ بەزانین بەقی تاکە قۆنەرەیەکە بێ ملیۆنێرە کە شێن سوکاتی بە ئێمەکەن لەلایەن کۆمەڵی خوێڕ و تیۆڕی ناوپەیچەکانتانەوە ئاواتان ڕسواتانەکەم بەڕاستی ئاوات ڕۆتانەکەم باشە لەمەش خراپتان لێکم ها پەلەمەکەن جارێ باش ئەو بزانم ئێوە با ئەوەش لەسەر ئەوەش بڕۆم ئەوە زەربێکی لێ بدەم ئەو شەڕش چییە ئێوە بەلاهوری شەرجەنگی ئەفرۆشن با وەڵامیش بۆ بدەمەوە ئەو شەڕش چییە ئێوە بەلاهوری شەرجەنگی ئەفرۆشن 30 دانە ساڵە هەموو کورد ئەزانێ بنەماڵەی بازانی و تاڵەبانی و سەرانی کۆنی یەکێتی حاکمی ئەم وڵاتن کە ناوی هەرێمی کوردستان باشە 30 دانە ساڵە ئێوە دەوڵەتداری دەبێت ئینسان دەمی پیس بێەوەی لەوەی شەرەفی پیس بێ وەکو یەکێ وەکو بنەمای تاڵەبانی و بازانی ئینسان دەمی پیس بێەوەی لەوەی نیشتیمانێ بفرۆشێ ئینسان دەمی پیس بێەوەی لەوەی 10 ملیار دلاری ئەو خەڵکە بدزێ بەڕاستی دەم پیسی چییە ئەوانە داوێنیشیان پیسە هەر هەمویان بنەماڵەی تاڵەبانی و هەمویان داوێنیان پیسە شەڵڵا دەمیان پیس بووە بەس دەستیان پیس نەبووە شەڵڵا دەمیان پیس بووە بەس داوێنیان پیس نەبووە شەڵڵا دەمیان پیس بووە بەس گەل و نیشتیمانە نەفرۆشتایە بەڕاستی با چ دەکەن بۆ من کاکە ئەو قسانە بۆ من مەکەن باشە ئێوە کۆمەڵگای ئێمەتان لە ڕێگەوە دەرهێنا هەمووتان خوارد ئێوە دەمپیسن دەستپیسن دایانپیسن یەک زەڕە ئەخلاق و شەرەفتان نییە پێویست بۆ ناکە ئێوە بێحەیان لە حەقیقەتە بێحەیا بەمانە کەلیمە ئێوە بێحەیان باشە بارە قسەکەم بینێشێتەوە وەکوتم 30 دانە ساڵە بنەماڵی بازانی و تاڵەبانی کۆمەڵگای ئێمە بەڕێوە دەبن کە بنەماڵی تەبازایی لە ڕەقسا بوون ئەوان ئاغاکە بوون ئەمش نۆکەرەکانیان بوو 30 دانە ساڵی ڕەبەقە ئێوە سەرۆکی هەرێمن سەرۆکی حکومەتن سەرۆکی ئاسایشن سەرۆکی هەموو دەستگاکانن باشە 30 دانە ساڵە ئێوە بڕیاردەرن بڕیاری سیاسیەدەن مەلەفەکانی سیاسی مەلەفی کۆمەڵایەتی مەلەفی ئابووری هەموو ئەمانە هەتا پەیوەندی دیبلۆماسی دەرەشیەکان هەمووی ئێوەن 30 دانە ساڵە ئێوە سنوورەکان مەرزەکان بەڕێوە ئەبن
ئێوە بۆشی لە لاهور تۆقیون هەموو کورد ئەو ڕاستی ئەسانی تەنها لەبەر ئەوەیە کە لاهور بە بنەماڵەی بازانی وت کوردستان مڵکی باوکتان نییە لەبەر ئەوەی وتی خیانەت مەکەن و کورد مەفرۆش لەبەر ئەوەی کە بە ناوی خەڵکا گەڕا و من هوری بنەماڵەی بازانی قبول نەکرد لەبەر ئەوەی وتی گەل نابێ کۆلەی بنەماڵەی بازانی و تورکیا بێ ڕاستی باشە لەبەر ئەمان نەبوو بۆ مەگەر بنەماڵەی بازانی و ئێوە نەبوون دەیان گەنجی کورتان لە سێمانی خەڵتانی خوێن کرد لە حەڤەی شوباتە خۆ خەڵکی سێمانی لقی چواری بین نەچۆتەوە لە حەڤەی شوباتە کە دەک گەشتان شەهید کرد چێ هیوای لقی چواری شەهید کرد لە چەمچەماوە مەگەر ئێوە نەبوون یەک شاتان خەڵتانی خوێن کرد بۆ مەگەر لاور بوو بۆ مەگەر 30 ساڵە دەکەس هەتە سە شەقام بارەگای پارتی و بارەگایەکی تەقیری نەکرد بێ مەگەر ئێوە نەبوون ئەم گەنجاتان هەمی کوشتووە گەرمیان لە چەند چەماڵ چێ کوشتی زەحمەت نەبێ وەکووتم چێ بڕوا بە ئێوەکە ئەتانە دەستچەورەکەی خۆتان بەسەر لاهورا بسڕنەوە بۆوە ئەزانن مێژوو هەر بە درۆ نووسێتەوە بە شاتە شاتی ناو فەیسبوک و ناوەلم بابەتانە بە دوو دەرەسا چێ بوو ناوچەی شنگاڵی بفرۆش بە داعش چێ بوو دژی ڕۆژ ئاوا خەندەقی هەڵکەند چێ بوو شان بەشانی جەندەرمەی تورک باشە شان بەشانی میت شەڕی ڕۆژ ئاوای ئەکورد لاهور بوو یا بنەماڵەی بازانی بوو چێ سۆرانی مامە حەما سەردەش عوسمان وەداد حسێن ڕەوف ئاکرەی و ڕێناس و نەژیر عومەری ترۆر کرد بنەماڵەی بازانی نەبوو زەحمەت نەبێ چێ گاوە گەرمیانی ترۆر کرد خەسەی گوڵ محەمەدی ماڵی مام جەلال نەبوو نەیان کوشت بۆی بیکەن بەسەر مەحموود سەنگاویە چێ شێروانی و هاوڕێکانی 6 ساڵ حکومە مەگە بنەماڵەی بازانی نەبوو چێ دەیان کەسی لە باگدان و هەولێرە لە زیندان ئاخینیوە مەگەر کوڕە ترۆریستەکەی مەسعود بازانی مەسئول نەبوو بەڕاستی ئەو نەبوو کێ چەقۆ کێشەکانی پاراستن ئەوەی کە دکتۆر غالیبیان نا بردیانەوە حەسب الئوسوڵ بۆ بنەماڵەی بازانی بۆ هەولێر مەگەر کێ بوو قوباد و پاڤێڵ نەبوون ئێوە نەتان کرد ئەو کارە کێ بوو کەرکووکی فرۆشت مەگە بنەماڵەی بازانی نەبوو پاڤێڵ نەهاتە سەر تیڤی وتی ئێمە ڕێکەوتنمان کردووە و 45 ئەندامی مەکتەبی سیاسی واژۆی کردووە ئەی بۆ ێستا پاڤێڵ بۆ بە کوڕی مەسعود بازانی عبادی نەیوت ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ مەسعود بازانی کردووە کە شەڕی داعشتەوە بوو بگەڕێنەوە بۆ جێگاکانی خۆیان هێزی پێشمەگەر لە کێو چێتەوە بۆ ئەوێ دەواازەی سنوورەکانی برایم خەلیل و سەرزیلیای کوێیە مانگانە 5 ملیارد دۆلار بەداتە باشە لە ساڵی 1990ەوە چێ پارەی برایم خەلیل دەخوا لاهور یا بنەماڵەی بازانی باشماخ و پەروێزخان خۆتان ئەڵێن ساڵانە تەنها 500 ملیۆن دۆلارە بەڕێوەبەرەکانشی هەردووچیان گۆڕانن ئاواتی شێخ جەنابیش کە وەزیری ئابوووریەکەتانە ئەڵێ ئەو دوو دەواازەیە بەساوتەوە بۆ وەزارەتەوە کەواتە چێ قاچاقچیەکە لاهوریا ئێوە مانگی 750 ملیۆنتان ئەوێ بۆ موچە بەس گومشی برایم خەلیل و ئەو سەرزیلیایە بەسە بۆ موچە لە حەقەتە ئادەی لاهور ئەمانەی کردووەیان خۆتان لاهور گرێبەستی 50 ساڵەی لەگەڵ تورکیا کردووە یا بنەماڵەی بازانی و تاڵەبانی چێ کردوێتی واقع قساکەین خۆ درۆ دەرەسە ناکەین بەڕاستی ئەتەنێت درۆتان بۆکەم نارەکانی لاهور ئەتەنێت درۆتان بۆکەم بە قازانجی بنەماڵەی بازانی تاڵەبانی شتیوان ناکەم حقیقەت چۆنە ئەواڵم ڕێکەوتنتان لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیایە لەگەڵ بەغایە لاهور کردوێتی یا خۆتان کردوتانە جاڵێ کورد خۆی قسێکی جوانی لە دەستکە ئازا بوو خاوەن ماڵی گرت بەڕاستی ئەوش واتان لاتوە باشە بنەماڵەی بازانی و سەرانی کۆنی یەکێتی هەموو ئەمانە یەکیان گرتووە و ئەیکەن لە بەرامبەر لاهورە باشە بۆ ئەمەش دوو گەمژەکە پاڤێڵ و قوباد پێش خۆیان داوە باش نییە لاهور تا کاڵگای بنەماڵەی بازانی قوبوڵ نەکردووە خۆزگا لەسەر گەندەوەی دزی بۆیە بۆ هەمومان دژی بووینایە بەڕاستی بەڵام دزە گەورەکان بنەماڵەی بازانی تاڵەبانی لە کوردستانە 30 ساڵە لە حقیقەتە باشە 29 دانە ساڵە هەموو کورد ئەزانێ ئێوە هەمەکارن نەتیجەکەشی ئەمەیە کە ئێستا ئێمە هەمان ئەیبینین باشە لاهوری شێرجەنگی تەنها 1 ساڵە بوونی هەیە وەکو هاوسەرۆکی یەکەمی یەکێتی باشە بۆیە ئەڵم هاوسەرۆکی یەکەمی چکە نەوە ئەوە دەنگی هێناوە لاهوری شێرجەنگی یعنی کەسی یەکەمە بەس هەڵەکەی ئەوە بوو هەر لە خۆ پاڤێڵی شوێن خۆی خسوکردی بە هاوسەرۆکێت تۆ خۆ سکرتێر بکات تۆ هاوسەرۆکی بۆ چێکاکە پاڤێڵە شەبەر ئەڵێ عەبەشەکە نییە بۆچی تە ئەمە کاکە تۆ عەبەشەکەنە بۆچی بوو هێناکردی بە هاوسەرۆکی خۆ کاکە ئەو چی بوو لە خۆ تۆ هێنات تۆ یەکەم کەس بووی دەنگی هێناوە ئەو بۆ سەرۆکی کەتی بوویتە تەواو پێویستی ناکرد بەڕاستی بەڵام تۆ هەسای پاڤێڵ ڕاکێشا بە شوێن خۆتە لەبەرەوەی کوڕی مام جەلال بوو ئەوە تەکەی بینی
بۆیە بنەماڵەی بازانی مەسعود بازانی 30 دانە ساڵە بڕیاردەری هەموو کایە سیاسی و ئابووری حکومڕانیەکانن باشە کەشی دەیانەوێ بڵێن وەڵاوە هەمووی لاهور بوو وڵای کەل بەکەری خۆی بڕا بۆ قسانی ئێوە ناکە بەڕاستی من لێرە بە بنەماڵەی بازانی بنەمای تاڵەبانی ئەڵێم بەڕاستی کەرێتی سنووری هەیە کاکە ئێوە شتێ تێپەڕاندووە ماڵتان کەوە بێیاخۆ بۆیە تەنها و تەنها لاهوری شێرجەنگی بوو بە بنەماڵەی بازانی وت ئاوا نابێ وە قبوڵ ناکرێ ئەم ملهوڕیە بەسە بۆیە لە پشتەوە خەنجەتان لێدا لە ڕاستی باشە هێشتا ئەتانەوێ خەڵکی پشتیوانی نەکە هێشتا ئەتانەوێ هەرکەس پشتیوانی کرد ئاوە پارەی خواردو و پارەی وەرگتوانم بابەتانە بۆ ئێوە پارتان لا نەبووە بە پێچەوانی ئێوە هەموو کرد پشتیوانیەتی جا بڕۆن هەر مەلەفێ هەڵەیەن بڕۆ هەڵی بنەوە بەڕاستی هەش درۆی پێشنەوە بڕۆ بۆ خۆتان درۆ پێشنەوە وەکی مشکلی ئێمێکە نێوتی عینزالە شەی فرۆشە زەحمە نەبێ منسووری برای مەسرور یان لاهور چێ دەستی گرتووە بەسەر بیرە نەوتەکانە ئێوە یا لاهور قەیوان هیچ چێە هیماڵ تاڵەبانیە یا هی لاهور کۆمپانیای کاری نێشیرەوان بازانی هیچ چێە هی نێچیرە یا هی لاهور دەیان میلیاردۆتان دزیۆی ئەم میلەتە سەدان میلیاردان دزیۆیەوە بەڕاستی گردی دەباشان هینی چێە هی بنەمای تاڵەبانیە یا هی لاهور شەرجەنگیە سەری ڕەش هی چێە هی مەسعودە یا هی لاهورە چی ئەوتی ساڵە 4 موچە بدەن لاهور یا مەسعود و بنەماڵەی بازانی و قوبات چێ سیستەمی نموچەی داهێنا لاهور یا بنەماڵەی بازانی و قوبات چێ دەستی بەسەر سنوورەکان هەرگرتووە لاهور یا بنەماڵەی بازانی و قوبات یۆ درۆ بوو چیەکەن بەڕاستی سۆنەری فڕۆکەخانەی سلێمانی لە 2007 هینی شێخ جەعفەرە باشە کەشی شەریکە دزەکانی وەکو پاڤێڵ و قوبات و شانازە دز ئەڵێن لاهور قەشاشێتی ئاڵتون لێەوەکە لە فڕۆکەخانەکەەوە ئەیلەوە شێخ جەعفەر خاوەنی ئەو مۆزوعەیە ئێوە ئەیکەن یا لاهوری شێرجەنگی هەموو کورد ئەزانێ هەڵکردنی ئاڵای شەڕ دژی لاهوری شێرجەنگی لەبەر ئەوە بوو نایوە دژی بنەماڵەی بازانی لەبەر هیچ شتێکی تر نییە 30 ساڵە لەو کوردستانە یەک کەسێ لە دز ناپرسێ لە قاچاقچی ناپرسێ لە جەردە ناپرسێ لە پیاوکوژ ناپرسێ بەس پیاوی خۆتان بن دەنگی من عیبینێ باشە لەبەرەوەی کە دژی بەشێکی زۆر لەسەرکردە کۆنەکانیەکێتی بوو کە وڵاتیان تاڵان کردبوو بۆ خۆیان وەکو کۆسەر کە یەکەمین دزە لە باشووری کوردستانە لە دوای بنەماڵەی بازانی لە ساڵی 1992 لە هەولێر جەلال تاڵەبانی دانیشتووە ئاوا قساکە بۆ خەڵکی هەولێر کۆسەر لە پەنایەتی جەلال تاڵەبانی ئەڵێ دەستی دزەکان ئەبڕین و ویان لێکن هەموو خەڵکەکە هاوارەکە یەکەم دز لە پەناتایە کۆسەر ڕەسوڵ لەو کاتەوە کۆسەر خەریکی دزیە خۆشەویستە ئەمە لە مێژووە ئەمە نووسراوەتەوە باشە کە هەموو کەس وا ئەڵێ دزەکە لە پەنادەستی خۆتایەکە کۆسەر ڕەسوڵە باشە ڕاستی بزە سیارە نەما لە بەدنان و هەولێر و مووسڵ و جنوبە کۆسەر هەمووی هێنا بە پیاوەکانی خۆی نردی بۆ ئێران باشە ئەو کاتە من شیعرم بۆوت بۆ کۆسەر ڕەسوڵ لەو هەولێرە داماوەیە خەڵک سیارەی بردبووە سەربان بە نایلۆن و بە عەلاگە و کیسی ئێرانی و بە بەتانی دایانە شاردەوە بۆی باندەکەی کۆسەر نەیهێن وە سلێمانی خۆ کاتێ لاهور هەر لە بەریتانیا بوو ئاها شیعرەکەم وت بەشێکیم لەبیر ماوە باشە لە زمانی سیارەیە کەوتومە تخواواڵم چی بە بەتانی دامپۆشنیا بە کیسەی ئێرانی باندەکەی کۆسەر هاتووە ئەمبەن بەرەو سلێمانی ئەوەی شەکەل لە کۆپلێک لەو شعرێ کە کاتی خۆی 92 و گەنجێ بۆ کۆسەر ڕەسوڵم وتووە هێوە ئێشتا بە خەڵک باسی پارەوە کرد قڕب بە و کەل لەسەر ئارام ئەحمەد شکاکە وەکو مەلا بەختیار کە خۆی دس ژنی دس کچی دس کوڕی دس باشە بۆ بە نۆکەری بنەماڵەی بازانی ئەمەش مەلا بەختیار وەکو شێخ شەعفەرەکان کە بەڕاستی بەدناوترین کائینن لە کۆمەڵگای ئێمەیە آخر پاڤێڵی داماو چییە بەناموسم ئەو پاڤێڵە خۆشەویستان فڕی بەسەر تڕیەوە نییە باڕاستی باشە قوبات سەری مارەکەیە مەسعود بازانی مامۆستاکەی قوبات تاڵەبانیشە کە ئەو کارانەی پێیەکە باشە والله عزیزان ئەو پاڤێڵی جەلال تاڵەبانیە لە 6 تەختە 5 دانەی نوقسانە لە 6 تەختە ئام 6 5 نوقسانە باشە بۆچی ئەوەی نوقسانە یعنی هەر بەڕاستی ئەگەر کەسەیە لە 6 تەختە 5 نوقسان نەبێ لاهور لە دەستەیە بۆ شێخ جەعفەر بتۆرە بێنە پێشەوەی خۆتان خۆشەویستە باشە لە دەستی ئەدا بەشەر هەیە ئەگەر بەڕاستی شڕوشێت نەبێ
لاهورێ کە بە ملیۆن مرۆڤ خۆشیانەوێ وازی لێ بهێنێ بۆ شێخ جەعفەرێکی بەدناو کە ڕسواترین کەسە کە هەموو کورد ڕقیلەتی ها کە هەموو کورد ئەزانێت چه پاشەڵێکی پیسی هەیە باوکم بە ناموسم شێخ جەعفەر باوکی من بۆیە حاشام لێ کرد باشە ڕێک حاشام لێ کرد باشە شەوی جەژن لاهوری شێخ جەنگی قسەی کرد پاڤێڵیش بەیانەیەکی ئەوەی جەژنەوە تا دوێنێ ئەوەی لاهور 1 ملیۆن لایەکی تێپەڕاندووە ئەوەی پاڤێڵ 26,000 سێری ئەو فەرقا 1 ملیۆن لەکوێ 26,000 لەکوێ پاڤێڵە شبر چون باچیش دەگە کاکە تۆ بێ ئەمە لە دەست بێ بۆ کێ وەڵا بۆ شێخ جەعفەر کورەوەنە عەقڵیان دەزاوە باوەڕتان هەبێت ئێوە دەیان ملیار دۆلاری ئێمەتان دزیوە خۆتان توت کەسەکەکانتان تەنها ئەو شانازە و لەتیفە زەبەلاحی ورگزنی مێردی وەک چوو کوڕەکانی دنیایان دزیوە خۆشەویستان و ئێستا یەک کاتێک بۆم باس کردوون ئێستا باس یەکەمەوە باشە پاشە زەوی لە بەریتانیا لە ڕێگەی فڕۆکەخانە بڕۆن هەمووتان سێک بایم لەنا پاوانە خانووی لە بەغا هی ئەو لەتیفی مێردێتی بای 20 ملیۆن دلار خۆشەویستان ڤێلا لە لەندەن بای 10 ملیۆن دلارە ئاسۆسی کوڕی لە ناوچەیەک لە گرانبەهاترین شوێنە شوقی تایبەتی بە خۆی هەیە کە ملیاردێرەکان لەوێ ئاژین باشە دوو فلاتیان هەیە بەس لە کۆمەڵگەی بەهاران شوقا لە فارۆ گروپ هەر یەک لە مناڵەکانی ئاسۆس زاگرۆس سارا لە ئینگلتەرا هەمووی خانوو ئۆتۆمبیل تایبەت بە خۆیان هەیە باشە نیو بەشی ئوتێلی تایتانیک هینی شانازە نیوەی هۆتێلی هایکریز لە بەکرەجۆ هینی ئەمانەیە لە بەرزایەکانی سلێمانی کۆمپانیای قەیوان بەڕیش شوقیاوەتێ بۆ خۆی بەدیاری باشە شاری دایک کاکەوێتە بەرامبەر چاویلاند و پێشی هینی مەلا یاسینی کۆمپانیای بەڕێز بووە بە تەواوی فرشتی بە شاناز باشە گرانترین شوێنی سلێمانیە کەچی یەن باسی ئێمەمانان نەکەن لە دەباشان لە تیفی هاوسەری 12 دۆلم زەوی بە نایاسایی لەسەر تاپۆ کراوە باشە جابێ ئەم کچەتیوە سیلاوانەی ئێسا کچەکانی گەلاوێش چیان لەسەر تاپۆ کرایە بەڕاستی ئەم هەموو زەردەڵ و سیلاری کرد من هەرەمویان باشە ئێستا ڕاستەوخۆ بووکەکەیشی کردەوە بەڕێوەبەری ئەم نەسوورەکە کوڕە بچووکەکەیشی کردەوە بە سەرپەرشتی کوردستان تەنها پشکەکانی ئایچی و خۆی ئەدا لە 1 ملیار دلار خۆشەویستە شانە دەستی گرتووە بەسەر ڕێکخراوی ماڵپارێزیشە باشە کە نرخەکەی زیاتر لە 10 ملیۆن دلارە کە ئەکەوێتە پشت ڕەنگەلەری لای پردەکەی خەسەوی خاڵ باش نییە بەرامبەر هەمان بینای ماڵپارێز لەوێشا بینایەکی تر هەیە کە بای 10 ملیۆن دلارە کراوە بۆ ئۆفیسی ئایچی و هەرهینی شانازی برای مەحمەوە مناڵپارێزی کوردستان باشە ئەویشیان دزی بردیان بۆ خۆیان بەناوی مناڵپارێزیەوە بە بینا و دار و بەردە دزیوانە باشە لە کاتێکا شاناز کە لە بەریتانیا گەڕایەوە تەنها موچێکی خانشینی هەبوو بە پلەی عەمید بەڵام بە سوودوەرگرتن لە مەدنی جەلال تاڵەبانی نەخۆشکەوتنی هێرۆ دەستی کرد بە دزی و تاڵانی بە ئارەزوی خۆی یەک ئەنجومەنی بۆ بەڕێوەبەراتی کوردستان دروست کردووە لەگەڵ ئەما پێگاتۆ لە خۆی عەدنان کەریم کە کچەکەی یاوە بە کوڕەکەی مەحەممەد سابیر باشە مێردی هەتا و برای بەحمەد و ئەلەم بابەتانە دیێرینی کوڕی کردەوە بەڕێوەبەری کوردستان و باسم کرد باشە ئاسۆسی کوڕیشی مەدیری ئایچی سارای کچی کردەوە بەدیری مناڵپەرێزی کوردستان ژنەکەی دیێرینی کوڕی کشی عەدنان کەریمە بۆ بەڕێوەبەری ئەم نەسوورەکە باشە کاکە دەیان پرۆژاوە گرتووە بە ناوی ئەم مۆزوعانەوە چیتان پێ بڵێ لە بینی چاویلاند و کورساتە هەموو پشتەوەی داژی کردووە بۆ خۆی ئێوە ئێشە دەڕوتانێ بە خەڵک بڵێن پارەوەرگر و دز و ئانە بابەتانە ئاکە قوڕ بەسەرم کە ئێوە بێ حیاوە بێ شەرمن کورە خۆیەوە هیچیان بەدەستەوە نەما بەڕاستی باشە ئەو کۆمپانیای قەیوانە خۆشەویستان کە شێخ فاخر و براکانی بڕێوەوەیەوە شێخ فاخر بەس واجهەکەی دەرەکەوێتە ئەوانە 7 ملیار دلاری هینی بنەمای تاڵەبانیە باشە بڕۆ لەو سلێمانیە چی هەیە هەموو ئەمان دزیوانە بۆ خۆیان عەزیزانی بن باشە خۆ باسی ژمان حسابەکەی قوبا تاڵەبانی شو کرد لە هین یا ژنەکەی قوبا تاڵەبانی بزانێت چی دزیوە ژنەکەی قوبا تاڵەبانی لەگەڵ نێچیروان باجانیە کە بەشی هەیە خەریکی دزی و تاڵانیە ڕەفیقی هێڵی لۆفە بەیەکەوە ئەچن بۆ دووبەی و بەمراوەلا و خەریکی ژیانی شخصی خۆیان هەوایە سەدان پێیان هەیە کوڕێکگێلەکەی شاناز سەرپەرشتیەکە لە سۆشیال میدیایە بۆ گوێندان و دوودەسە بە ئێمە کام ناڵەچکۆلەی ئەمانە باسیەکەی خاوەنی چەندین ملیۆن دلار عەزیزە
باشە یەک کچ و کوڕی ماڵی ئیبراهیم ئەحمەد نییە بە ملیۆن دلاری نەبێت هەمووشی دزی و تاڵانی هەموو کورد ئەزانێت کە ئەمانە یەک لێک دزتن بەڕاستی کەچی هەندێک کەسەیە کاگارامەها پیوکەی ئەڵێ چی و ئەها ماڵ ئیبراهیم ئەحمەد و ماڵماجا ئەڵێن چی یعنی ئێستا ئێوە گوێلەوانەگرن هێشتا یعنی ئێشتا ئێوە تاقەتان هەیە هەر بەڕاستی گوێ لە میدیای ماجەلا تاڵەبانی و لە میدیای پاڤێڵ و شاناز و هێرە و نازانمانە بگرن یعنی تاقەتان هەیە گوێ لە میدیای بنەماڵی بارزانانی بگرن وەڵا سێرم لێ بە قورئان لە میلەتی واسە مسڕەمێنێ چۆن تاقەتان هەیە گوێ لەمانە بگرن حقەتە ئەوەی کە هۆزی ئیبراهیم ئەحمەد کردیان بە منتیقەی سلێمانی کەس نەیکردووە خۆ من لە بەرچاومایە ڕۆژێ دایە ئەمانە دەرپێکانیشان پێداکەن لەو سلێمانیا ڕاویان ئەنەشا بەدەریانەکەن ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئەو بنەماڵی ئیبراهیم ئەحمەد و بنەماڵی تاڵەبانی ئەگەر لەو سلێمانیا ڕسوا نەکران ئەگەر شار بەدەر نەکران ئەگەر وەکو جەماعەتی ئەمنە سوورەکەیان لێ نەهات ئەگەر خەڵک پەلاماری نەدان لە دەباشانە ئەگەر ماڵەکەیان نەسووتاندن ئەگەر جلەکانیشان تاڵان نەکردن من ئارام ئەحمەد نەبم ئەمە من ئەوە مێژوو باشە ئەگەر فریای دەرچوون کەوتن من ئارام ئەحمەد نەبم مەگەر ئەوەی کە لەو کاتا لە ئەوروپا بن هەندێکیان ئینا قوشیان دەنەچێت دەست خەڵک ئەوە ئەیبینن خەڵک ڕقی لێیانە بەڕاستی خەڵک سەگ ببینێ قوباد و پاڤێڵ و شاناز و ئەمانە نەبینی بەڕاستی ئەمەندەیان ڕق لێیانە لەدەش ئەنیسن سلێمانی حیاتەکە کۆرە بڕاڵی جرجی سلێمانە حیاتەکە ئێوە سلێمانە حیاتەکە ئێوەی دەست ئێوەی درۆزن ئەوەی کە ژن و کشی ئیبراهیم ئەحمەد لە سلێمانە دزیویانە لە مێژووان نەبووە خۆشەویستان لە گەلاوێژەوە كلن لە مەسەنی خالقی ماڵە دایشە و تەڕا بۆ خێرەخوا دە 15 ساڵە لە هەموو کشەکانی ئیبراهیم ئەحمەدەوە هەمووی خەریکی دزی و تاڵانی خۆشەویستانە و عایلەیە عایلەی ئیبراهیم ئەحمەد سلێمانیان ئاوالێ کرد نەک هەتا هیجرا تاڵەبانیش لە ئەوڵەوە خەتای پاڤێڵ و قوباد نەبوو ئەمانە ئەم عایلەی ئیبراهیم ئەحمەد وەیان لێ کرد بەڕاستی بەتایبەت کشەکانیان ئەوان ئەو شارەیان ئاوالێ کرد هەمویان لوژە هەمویان دزی فیتنە دووڕوو دەبڵ موڕاو ساختە چی دەست بڕ لێرە قسەیەکە لەوێ قسەیەکە ئەمانە هەمووی ئەوان چۆن کاکە ئەوان خەتەرن بەڕاستی باشە بڕۆ سەیری سامانی بنەماڵی تاڵەبانی و کوڕانی تاڵەبانی کە بزان چیان هەیە بەڕاستی قاچاقچێتیەکانیان ئەوە نایە مەسەر مەسائلی فەسادی و ئەخلاقیان ئەگەر ئەوانیان بۆ هەڵەمەوە ڕۆژێ تووڕەتنم کەن بنەماڵی پاڤێڵ و قوباد و شاناز و ئەوانە ئەگەر تووڕەم کەن و پەنا بۆ شتانە بەرم ئەوە هەمویان وێرانەکەم لە کوردستانە بەڕاستی هەمویان وێرانەکەم ڕاقەتە هیوادارم وەکو ئەڵێن نێگەین نەمنیشکە ڕەشە ئینا بەڕاستی وێرانتانەکەم من خۆم بۆ یەک لای بۆتەوە هەتایە ئاوا ئەڕۆم یا ئەکوژرم یان تەواو بەردەوام هیچ شتێک ئارام ئەحمەد هین ناگەڕێنێتەوە لە حقەتە تەواو هیچ شتێک ئەوەی کە ئێڵێم هەرەوەیە یا ئەمرم یا قسەی خۆمەکەم بەڕاستی عەزیزان ئەتان گێڕمەوە بۆ شتێک کە بۆتان باسەکەمەوە ئەو کاتێک کە دوکتۆر بەرهەم و کۆسەد ڕەسوڵ وە چەند کەسەرکردەیەکی تری یەکێتی ئەم شڕێز دزەکان ناوەندی بڕیاریان دروست کرد لە منتیقەی سلێمانیە شێخ جەعفەر یەکێک بوو لەو ئەندامانی ناوەندەکە بەڵام ماڵ تاڵەبانی هەوڵێکی زۆریاندا و پاشگەزیان کردەوە بردیان بۆ خۆیان واتە کڕیان باشە شێخ جەعفەر ئەو کاتێک کە لە ناوەندی بڕیار هەڵگەڕایەوە وە گفتوگۆی لەگەڵ هێرۆ و لەگەڵ پاڤێڵی ئەوانەیە کرد شێخ جەعفەر داوای کرد وتی من بەمەرجێ لەگەڵ ئێوە ئەو ڕێکەوتنە ئەکەم و پشت دەکەمە بە ناوەندی بڕیار کە سۆنەرەکەی مەرزی باشماخ و پەروێزخان و سەیران بن و سۆنەری فڕۆکەخانە و کارگۆی هەمووی بدەنێ باشە هێرۆ بەمەرجەکەی ڕازی بوو لەگەڵ پاڤێڵی کوڕیا و بە شەراکەت ئەو سۆنەرانە وەربگرن ئەو وەری بگرن ئەوە بوو لە مانجی 2007ەوە تا ئەم ساتە وەختە لە دەستی شێخ جەعفەر و کۆمپانیاکانی ئەوانەیە خۆشەویستە حتا سۆنەری فڕۆکەخانەی سلێمانی هیچ جافرە کەچی شەریکە دزەکانی وەکو پاڤێڵ و قوباد و شاناز ئەڵێن لاهور قاچاقچێتی ئاڵتوونەکە لە فڕۆکەخانەکانەوە خۆی ئێوەیە ئەی بۆ کەشفتان نەکرد زەحمەت نەبێ ئێوە بڕێوەیە بن باشە دوای تەنها 3 مانگ واتە مانگی 2007 هێڵی بازرگانی ئەو بەرزانە درای هێزە تایبەتەکەی شێخ جەعفەر ئیتر لەو ڕۆژەوە قاچاق و هێنانی هەشتێک بەبێ گومرگ بۆ ماڵ تاڵەبانی و شێخ جەعفەر بووە بەکارێکی ئاسایی و بەکارێکی نۆرماڵ ئەوە لە منی ببیستن پیاو نییە بتوانێت قسانی من پێچوانە بکاتەوە باشە ئێستا پرسیارەکە ئەوەیە خۆشەویستە پرسیارەکە ئەوەکە کە کۆمپانیا و هێزە تایبەتەکەی شێخ جەعفەر لە سای 2007ەوە کۆنتڕۆلی فڕۆکەخانە و مەتاریان کردووە باشە چی ئەتوانیان لێوە قاچاقچێتیکە جگە لە خۆیان زەحمەت نەبێ
چی ئەتوانێت شت داخل کە جگە لە خۆیان زەحمەت نەبێ حتا کۆتایی ساڵی 2020 و سەرەتای ساڵی 2021 زیاتر لە 90,000 ئۆتۆمبیلی مۆدێل کۆن کە ڕێگە پێدراونین داخلی عێراق بکرێ لە مەرجی باشماق لەلایەن کۆمپانیاکانی شێخ جعفەر و مامۆستا جەلالی بریکاری وەزیری ناوخۆ بە فەرمانی خودی قوبات تاڵەبانی هێنراونتە سلێمانی و ئێستاش قوبات فەرمانی دەست بەسەرکردنی ئەو ئۆتۆمبیلانی ڕاگەیاندووە ڕۆژی نۆزەی ئەم مانگە کە ڕۆی بەشێکی زۆر لە خاوەنی ئەو ئۆتۆمبیلانە خۆپیشاندانیان کرد بۆ مایزەتر لە کاژمێرێ ڕێگای تاسوودە سلێمانیان داخست هەموو ئەم سیارانە خۆیان هێناویانە یاویانە بە خەڵک ئێسش ئەیانەوێ دەست بەسەریکەن تۆ سەری ئەم ساختە چێتی و دەست بڕیە بەرامبەر بە خەڵکو و بەرامبەر بۆ کۆمەلگا دامەوەی ئەکەن ئەمانە کاک هیچێک لە کۆمپانیاکانی شێخ جعفەر کە ئۆفیسەکەی لە کۆڵانی پشت ئوتێل دیلانە کاری ئەو کۆمپانیا چییە؟ کاری ئەو کۆمپانیا تەنها فرۆشتنی مانیفێستی نەوت و سوتەمەنیە و هەر بازرگانێ بێوێ سوتەمەنی نەوت و ئەوەی کە پێڵەن مشتەقاتی بباتە ئێران بنزینی سپی و گازی بێنێتەوە سلێمانی پێویستە مانیفێست لە کۆمپانیاکەی شێخ جعفەر وەربگرێت بیکڕێت باشە حتا ئەگەر مانیفێستەکەی هی ئەو کۆمپانیای شێخ جعفەر نەبێ لە مەرجەکانی بە تایبەتی ستوری سلێمانی ناتوان دەلیتر بنزین یا سوتەمەنی هێنان و بردنی پێ بکەن کەشی ئێشتا خەڵکیان پێ قەچاقچی بێ ئەلەم بابەتیانە ئەمە جگە لەوەی کە پاڤێڵ و شێخ جعفەر کۆمپانیایەکی سیکۆرێتیان هەیە بە ناوی تایگەر فۆرس ئەم کۆمپانیایە کاری دابینکردنی پاسەوانە بۆ شێرە ئەهلیەکان بە زۆری زۆرداری پاسەوان بۆ کۆمپانیا و شوێنە بازرگانیەکان و چێشخانە و شوێنە گشتیەکان دائەنێن بە پێویستی خۆیان کابرا قوڵی نییە ئەڵێ ئەی لە هەرە بێهەوە بێت بۆی پاران لێبسن کاک بۆ هەر پاسەوانێکیش مانگانە بری 1,350,000 دینار لە خاوەنکارەکە وەرەگرن بەڵام تەنها 500,000 دینار ئەن بە پاسەوانەکە باشە بۆیە بە جۆرەی ئەو ئامارانێکە لە بەدەستی منایە تەنها لە ناو شای سلێمانی ئێستا ئەو کۆمپانیایە نزیک بە 30,000 پاسەوانی هەیە کە تێگەڕایەن بە زۆرە ملێ بە مل خاوەنکارەکاندا هێناویانن هەروەها چەندین ئۆتۆمبیلی سەربازی بە تایبەتی هێزەکانی هەفتای یەکێتی و چەکی بەچەکی پێشبەرگەوە خراونتە خزمەتی ئەم کۆمپانیایە کە پارە بۆ ماڵ تاڵەبانی و بۆ شێخ جعفەر ئەوانە پێیاکە دەی ئێوە 30 ساڵە چی ماوانەیەکە زەحمەت نەبێ ئێستا شێخ جعفەر لەسەر داوای ئێوە هاتووە چی بکات پاڤێڵ و قوبادە لوسکە و شاناز بەم ئەخلاقە جوان و مێژ و جوانەوە باشە ئێوە ئەتانوێت چی بکەن ئەتانێت چی بکەن ئێوە پاستی لەبەرەوە هەمیشە دەم لەسەرتانە بێت و ئارام ئەحمەد پاشەکشە ناکات هەموو کەسێ ئارام ئەحمەد دەناسێ من داوا لە هەموو ئینسانێکی شەریفەکەم بڕواکردن ئەسڵەن بڕواکردن بە ئەدەبیاتی پاتیوێشێتی بۆ خۆی ڕێزم بۆ ئێوە هەیە بی ئەدەبیە گەمژەیە بەڕاستی یعنی ئینسانێک هەستێ ئێسەش باوەڕ بە میدیای دەباشان یا باوەڕ بە میدیای بنەماڵی بازانی بکە ئەوەی تر بەڕاستی ئەبێ گومانی لە عەقڵی خۆی هەبێت لە دوای 30 ساڵ کە تۆ تێگەیشتووی ئەمە بنەماڵی بازانیە ئەمە بنەماڵی تاڵەبانیە ئەمە شێخ جعفەرەکانە ئەمە مەنابەختیارەکانە کەچی بێ باوەڕ بە قسەیکەی ئەشۆ بیلایەتی تۆ گومان لە عەقڵی خۆ بکەیت بڵێ بەڕاستی من تەواو نیم من عقلم لەدەستداوە لە حقیقەتە ئینانە ئەو ئەخلاقەتان نییە من خۆم بۆ پیاوە ئەزانم هەمیشە سروشتم وایە لە حقیقەتە دیفاع تەنها لە ڕاستی و لە حەقەکە حەقم بەسەر ئەوە نییە چێ دەوڵەمەندە چێ فەقیرە چێ نەوشام سەفا کە دیفاعم لێ کرد چی هەبوو 10 ملیۆن تاڵەبانیە بێ و گردێکی بووتەوە خۆمان پارەمان بۆ کۆ کردەوە بۆ ئەوەی ئەم لە لایەشت شکارێ بکە تا ئەویش لە دواییە ئەوە بینیمان کە کردمان لە کاتی خۆیان باسمان کردەوە دیسانی باسیەکەینەوە من هەستروشتم بۆ جۆرێ بەڕاستی حەقم بەسەر ئەوانەوە نییە لەبەرەوە ئەوەی کە ئارام ئەحمەدی ڕۆژێ ناسی بێ ناتوانێت باوەڕ بە دەرەسەی ئێوە بکات چونکە ئێوە ئەرشیفتان ئەمەیە ئەمەیە ئەرشیفی بنەماڵی بارزانی و بنەماڵی تاڵەبانی پاڤێڵ و قوباد و فڵان و فیسارەکان و ئەم بابەتانە تەواو ماندووشتان ناکەم لەوە زیاتر لە ئێساوە تا 100 ساڵی تر منەتی هەموو بنەماڵی تاڵەبانی پاڤێڵ قوباد شاناز بە ژێری پێڵاوەکانی مناڵێکی هەڵەبجە و شارە زۆر باشە چیان داوا بە ئارام ئەحمەد بێشەرەفن ئەگەر بڵاوی نەکەنەوە بێشەرەفن ئەگەر بڵاوی نەکەنەوە بەڕاستی دێ بڕن بیکە معنی 8,000 دۆتەنەوە بە ئارام ئەحمەد ئەگەر شەرەفتان هەیە بڕۆن بڵاویکەنەوە بڕۆ 8,000 دۆلار تۆ سەیری کە ئەو ڕەقەمانە لێ ئێن قڕ بۆ سەر ئارام ئەحمەد کورە مردووتان برێ
من مانگێکی 30 ڕۆژ ئەچم بۆ ئیش بۆ 1400 دلار ئیرۆ یەک دانە مانگ من ئیژەکەم بە 1400 دلار 1420 ئیرۆ عفو 560 ئیرۆ بەس کرێخانەکەمەیە 200 ئیرۆ بەزی کە فۆنسەکەمەیە مژگەل لە تەلەفۆن و لە ئەنتەرنێت و لە خەت و لە ئاو و لە کارەبۆ لەم بابەتانە ئەمە ئێوە چۆن باسی ئەم ژمارە پارانەیەکرد ئێوە وەڵڵا بەلامەوە سەیرە بە قورئان ئەم ڕقەمانە یعنی چی؟ یعنی لە کوردستان ئاوا پارە زۆرە ئێمە ئاگەمە لێ نییە ئەی ڕیبابی بابتان ڕەش بێ بۆ خۆتان و بۆ میدیا و بۆ دۆ دەلەسەتان باشە ئەوەی باشە بڕواتانە بخۆشەویستان ڕەنگە 1000 کەس ئەو شتانەی بۆ ناردبووم هەمووی قاقای لێەوە هەمووی پێتان پێکەنین خۆ من سپاسی ئەو بەڕێزانە ئەەکەم کە ئەمانە ئەبین لە خوارە ئەوم و کۆمنتە هەڕسویانەکەن سپاسی هەموو ئەو بەڕێزانەیەکەم کە ئەوەندە متمانێن بە ئارام ئەحمە هەیە لە خوارە و کۆمنتەکان ئەخوێنمەوە 1000 کۆمنت باشە 1000 کۆمنت 995 کۆمنتی دیفاع لە ئارام ئەحمەدەکە ئەوەی کە ئەمەنێتەوە پارتیەکان و توێڕیەکانی گردەکەی دەباشان ئەگەنا خەڵکی شەریف ئارام ئەحمەد ناسێ بەڕاستی من کاتان ناگرم هەمیشە لە خزمەتان نابم هەتا ئەم کاوکێشەیە بێت ئەو ئارام ئەحمەدە تەواوی سامانی دنیان بدەنێ ها بە نوشان سەفای ژوام و کاتی خۆی وتم یەشێتی و پارتی سامانی دنیان بنێ دیفاع نوشان سەفاکەم هەمووتان بیرتانە ئەم قسانەی خۆم کە ئێستا دووبارەی ئەەکەمەوە بەڕاستی لە سەردەمی خۆشە 10 ساڵ من وامت وتم کەون و کائینات هەستێ عرز لە ئاسمان بدا بەگول لە بمکوژن تەواوی سامانی دنیان بنێ پشێ نوشان سەفاکەم لێرەوە بە هەمووتان ئاڵێم خۆشتانە ترشتانە مشکلەی خۆتانە بەبێ ئەوەی لاهوری شێرجەنگی قسەی لەگەڵ ئارام ئەحمەد کرد بێ بەبێ ئەوەی مەگەر لە دوورەوە بزانێکە من چیەکەم ئەوانە حتا کۆتایی ئەم شەڕە پشتیوانی ئەەکەم لە لاهوری شێرجەنگی چی درۆژ ئەەکەن بڕۆن بیکە هێز نییە بتوانێت ئەو ئارام ئەحمەد پشتیوانی سارد کاتەوە لە پشتیوانی لاهوری شێرجەنگی کەس خۆی ماندوو نەکا لە کاتی نوشان سەفاشە کەس نەیتوانی هەتاکو خۆم تا مرد بەڕاستی باشە لەبەر ئەوە ئارام ئەحمەد نییە کە ڕەفیقی نیوە ڕێبێ باش نییە وەلو من هیچ کاتە ڕەفیقی لاهوری شێرجەنگی نەبووم ڕەفیقم نەبوو چونکە من قەت نەمدیوە بەڕاستی هیواداریشم کە بیبینم هیوادارم بەڕاستی باشە بەڵام سوێن بەخوای گەورە هەتا ئەم ئارام ئەحمەد ما بێت هەتا ئەم کێشەیە ئاوا بێ ها من باسی ئەم کوتەتایە ئەەکەم ئەو ئارام ئەحمەد پشتیوانی ئەەکەم لە لاهوری شێرجەنگی و هەموو نارەکانی ڕسوا ئەەکەم بە ئارەزوی خۆم و هێز نییە بتوانێت پاشەکشتم پێ بکات لەبەر ئەوە بڕۆن بڵاویکەنەوە بڵێ ئارام ئەحمەد هەموو مانگە 100,000 وەرگتووە ئارام ئەحمەد هەموو مانگێک نازانم چی وەرگتووە کەیفی خۆتانە بڕۆن هەر درۆ بکەنەوە کەی مشکلی ئارام ئەحمەد چونکە ئێوە هەمووتان حرمەتم بۆ جۆگرەکانمەیە خۆتان ژنتان ماڵتان مناڵتان هەمووی بۆ پارە هین بووە و ئازان هەموو کەسێک خۆتان وایە نایخواوە کاکەش ئەوە نایخوا بەڕاستی کاس وەکو ئێوە نییە حیات کاوینە باش نییە هێرۆی ئیبراهیم ئەحمەد کاتی خۆیشی بەخوا و پێغەمبەر پارەمان نییە ئەو قستی شوقەیە بین دەهین ئەی سەر سوال کرد ئەی بەبنە چە سوال کرد باشە هێرۆی ئیبراهیم ئەحمەد هێرۆخان شاژنەکەی سکوێ سلێمانی ڕوتانەوە هێرۆخان کاکە ژیان هێرۆخان سلێمانی ڕوتانەوە باشی چیەکەن ئەوەی هێرۆ بۆ شارێکی لە دزی و تاڵانیا کەس نەیکردووە کاکە هێرۆ پێش حیمایی خۆی کوشتووە پێش دانە لە حیمایەکانی خۆی بە پیاوەکانی خۆی کوشتوێتی کاکە لەسەر تەرمەکانیشی گریاوە هێرۆی چی بابە والله هێرۆی یەک شانازی پێبڕاوە لە مێژووە ئەوی ژنی جەلا تاڵەبانیوە جارجار مامجلانی مرتاح کردووە با قورئان ئەو هێرۆیە جگە لەوەی جارجارە یارمەتی مامەیاوە مرتاحی کردووە ئەوە خێری بۆ کورد نەبوو ئەشۆ براقی مامجلال بوو لەوە بەدەشتی ترم پێم وڵێن کاکە با دەمیش نەکەمەوە بەڕاستی دێ سڵامانەیە بۆ کاک سعدی پیرە هیواداین کە سەلامەت بێ احتراممان بۆ هەیە بۆ مامە سعدی هیواداین کە هەمیشە سەرحاڵ و ڕێک و پێک بێت و لەگەڵ ئەو کچە جوانێشە بۆ خۆی فاوە ناوی چییە ئەم سیاڵفیە چییە ئەمانە بۆ خۆی بگرێ دێ خواتان لەگەڵ بەخێرن عەزیزانی من قوربانی ئێوە